خۆی مەسەلەی گفتوگۆی بینی ئێمە و بەغدا ئێمە من لە مؤتەمەری سوحوفی پێشتریش گوتم ئەوەندە قسەم کردووە کە ئێمە ئامادەین خەڵکیشم بێزار کردووە بەڵام مووقفی ئێمە واضحە ئێمە لەسەر بنەمای دەستوری عێراق ئامادەین گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەین بۆ ئەوەی ئەو کێشانەی کە لە ساڵی 2005 بەولاوە هەیە هەمووی لەسەر ئەساسی دەستوری عێراقدا چارەسەریان بۆ بدۆزینەوە لەگەڵ عێراق ئێمە هیوادارین عێراقیش ئەو ڕەغبەتە بەغداش ئەو ڕەغبەتەی هەبێ ئێمە ئامادەین هەر وەختێک ئەوان ئامادە بن ئێمەش ئامادە ئەوەی تر مەسەلەی موچە بەڵێ تۆزێک دۆخراوە خۆتان دەزانن ئێمە لە قۆناغێکی سەختی داراییدا تێدەپەڕین و هەتا ئێمە ئەم شتانە تۆزێک ڕێک دەخەینەوە ئەکید وەختمان پێویستە بەڵام بە تەکید ئەولەویەتی یەکەمی حکوومەت ئەوەیە کە موچە دابین سەبارەت بە ڕێککەوتنی ستراتیجی هەردوو لامان لە حقیقەتە ڕێککەوتنی ستراتیجی ئەرکمێژوەکانی خۆی بەجێهێنا و هەموو ئەو ئامارە گەورانش لێمان کرا دەستکەوتەکانمان و چارەنووسی هاوبەشی هەموو لایەنەکان ئەوەنە گرنگ بوو نەیتوانی ئەم ئامارەیە زەفەر بە تەجروبەکە بەرێ بۆ ئێستا و لە مەوضوع هەم ئێمە نەخشە ڕێگەمانەیە هەم پارتیش بیر لە جۆرێک لە پەیوەندی تایبەتی ئەکا لەگەڵمانە ئێستا بیر لە پەیوەندی نوێ ئەەکەین لە بێتمانە